قادراوە هۆ گوندە دڵڕەفێن و کوێستان ئاساکەم هێندە دڵگیری نازانم چۆن وەسف و سەنات کەم. تەمەنێ پیادەڕۆی خاک و قوڕت بووم، چون ئەمن تەمەنێ پیادەڕۆی خاک و قوڕت بووم. قەرزداری تۆ چۆن لە ڕوون بێباست کەم، زۆرت هەن ناوانی حەسەن و حەمەد خدر و سوود، هێندەی ڕەز و باخ هێندەی کێڵگەی بە پیت و تێراوت، هێندەی ڕەز و باخ سەرزەمینە ئاو هەوای سازگارت. پێنجی ئازار تا بازاوە تا ئەوسەری خالبانت، لە پاڵدۆڵ و چەمی گارفێن لە ژێڵە کشاوە باڵات، لە پاڵدۆڵ و چەمی گارفێن لە ژێڵە کشاوە باڵات. حاجی قادر بوونە لەیل و مەجنونت، یەکەم سەرنشین بوون بۆ ئاوەدانی و ئاوابوونت، یەکەم سەرنشین بوون بۆ ئاوەدانی